دیمەنی بەڕێکردنی 11 مانگرتووی شاری سلێمانیە بۆ نەخۆشخانە. لەژێر دروشم و پشتیوانی هەمەلایەنەی چین و توێژە جیاوازەکاندا بە فشاری 106 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و مامۆستایانی ئاینی و بەشێک لە ڕۆشنبیران و خەڵکی هەمەلایەن کۆتاییان بە مانگرتن هێنا و بەهۆی خراپی تەندروستیشیانەوە فەرمانبەران و مامۆستایانی مانگرتو بۆ نەخۆشخانە بەڕێکران. دەم بانگوازی خەڵکی ناڕازیەوە هاتن پێم وایە ئەمە قۆناغێکی نوێ لە خەباتی مەدەنی چیتر بێمتمانەیی بەرامبەر بە دەسەڵات تۆختر ئەکاتەوە و خەڵک واکە خۆی بڕیارەدا لە چی ئەکا و بەرەو کوێ ئەڕوا و لەسەردەستی خۆشی میکانزمەکانی خەباتی مەدەنی ئەگۆڕێ. دەسەڵگرتن لە مانگرتن دڵخۆشی خەڵکو و کەسوکاریانی بە دوای خۆی داهێنا بە تایبەت دوای ئەوەی ئەمڕۆ تەندروستی سلێمانی ڕایگەیەند سیان لە مانگرتوان تووشی خوێنبەربوونی ناوەکی بوون و ژیانیان لە مەترسیدایە. بەڕاستی هەمومانی ئەنی ئەوە نەبێ بڵێ ئەمان لێرەمانیان گرتووە من ئەڵێم هەموو کوردمانی گرتبوو ئەم چەند ڕۆژە زۆر بێتاقەت بوون بەڕاستی مناڵ هەمووی ئێمە نەک مناڵەکانی خۆم بگرە عایلەی خۆمان هی ماڵی دڵشاد هەمووی بێتاقەت بوو بەڕاستی. ئەگەر چی دوای 15 ڕۆژ مانگرتن و بەڕێکەوتنی ژمارەیەکی بەرچاو لە مامۆسایان و فەرمانبەران بۆ هەولێر و چەندین خۆپیشاندان کۆتاییان بە مانگرتن هێنا بەڵام دەڵێن فشارەکانیان بۆ سەر حکوومەت کۆتایی نەهاتووە و تەنها میکانیزمەکەی دەگۆڕن. لەگەڵ ئەنجومەنی سەرتاسەری مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی و لەگەڵ گروپ و دەستەکانی دیکە شار و شارچکان هەوڵ دەدەین خەباتی مەدەنی بە جۆرێکی دیکە بیبینە قۆناغێکی تر و لە دوای بڕینی دیواری ڕمانی دیواری دێگەڵە و ئەو ڕۆژی نۆی دوو دەمانەوێت هەنگاوەکان بەرەو ئەولاتر بەرین ئینشاءالله. وێڕای موچەخۆران سەر لە بەیانی ئەمڕۆ کاسبکارانی سلێمانی دەستیان لە کارەکانیان هەڵگرت و بەداخستنی دوکانەکانیان بۆ ماوەی چەند کاتژمێرێک بوونە پاڵپشتی مامۆستایانی مانگرتو. سەدان دوکان نووسراوێکیان بۆچوو لەو نووسراوەیە کە هەموو مانگرت و ئازیزەکان خۆیان بینیان بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئەم پشتیوانێ بەدەست بێنین بەڕاستی و هاودەنگی کە ئەمڕۆی بێنە لەناو شار لەناو بازار ئەمە گرنگە. بەڵێ بەڕای من هەڵوێستێکی زۆر جوانە زۆر مەردانەیە بە شەرتێ هەموو کورد هەمووی یەک دەنگ بێ کە بەڕاستی ئەمە پێیوەستە بە قوتی خەڵکەوە نەیانی ئەم مەعاشە شتێکی خراپە. وێڕای ئەوەی تا ئێستا حکوومەت بەڵێنی جێبەجێکردنی داواکاریەکانی بە مامۆستایان نەداوە هاوکات چەند جارێکیش باسی لەوە کردووە کە دەستی دەرەکی لە پشت خۆپیشاندان و مانگرتنەکانەوە هەبوو بە جێبەجێکاری ئەجێندای دەرەکی ناوی بردوون. سنوورکەری دەنگی ئەمریکا سلێمانی.